بەڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێ بەرنامەی پرتوێتان دەگەمەوە لەم ئەڵقەی بەرنامەکەماندا لە کوشتن و خۆکوشتن دەکەین لە ڕوانگەی شەریعەتی ئیسلامەوە. پرسیار ڕاستەی میوانەکانم دەکەم و دەپرسم هۆکارەکانی زیادبوونی کوشتن و خۆکوشتن لە هەرێمی کوردستان بۆچی دەگەڕێتەوە؟ ئایا سزای ئەو کەسانە لە قیامەتدا چییە کە خۆیان دەکوژن یاخود خەڵک دەکوژن؟ ئایا ئیسلام ڕێگەی بەوە داوە هەر کەسێک کەسێکی کوشت ئەویش لە بەرامدەردا بێگەڕانەوە بۆ دادگا و قازی هەستێ بە کوشتنەوەی؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. دیارە ئەسباب و هۆکار زۆرن. یەکێک لە سەبەب و هۆکارەکان دەتوانین بڵێن پەروەردەیەکی یعنی نەبوونی پەروەردەیەکی جوان. بۆ نمونە کابرا لە ماڵێکە منداڵەکەی پەروەردە دەکە، هێشتا منداڵە دەڵێ کاکەمان لە فلان عەشیرەتین لە فلان قەبیلین لە فلان هۆزین بنە ماڵی ئێمە وهای چما قوبڵ نەکردووە، یان بە کوڕەکەی دەڵێ بڕۆ هەر کەسی قسەیش پێوتی دوو قسەی پێ بڵێەوە، زلەیەکی لێدای دوو زلەی لێ بدە، تکڕەم شەقێکی لێدای دوو شەق لێ بدە، بە چەقو لێدای بە تفەنگ لێ بدە، بە دەمانچە لێ بدە. ئەمە یەکێکە لە لایەنە پەروەردەکەی کە لە ئەوەلەوە نەبووە. لۆم دەتوانین بڵێن بە عام غیابی ئیسلامە لە ناو ئێمەدا. چۆن غیابی ئیسلام؟ ئێمە الحەمدولله لە قەزەی تەدەیون و دینداری هەمومان مسلمانی نوێژ دەکەین، ڕۆژوو دەگرین، زەکات دەدەین، حەز دەکەین، بەس کە دێتە سەر قەزی عەمەلیەکە ئەوە بەڕاستی نەزەریە زیاتر. فلان سەحابە وای کرد، سەلەف وای گوت، ئەوە ئەوهای کرد، فلان عالم، بەڵام بۆ خۆمان لە خۆمان دانیە، کەواتە شتەکان میثالیە، نەزەریە. دوا ئەوە ئەمە خاڵشکە ئەوەیە کە بۆ نمونە زۆر کەس قەزیەی عەشیرەتگەرایەتی لە ناو داماوە، یان قەزیە هەندێک کەس شتێکی نەفامی، یعنی دوورە لە ئیسلام، یان حەمیەتە، یان مەسەلە هەندێک شتە کە بەڕاستی لەگەی ئیسلامدا ناگونجێ. یعنی وای کردووە کابرا هەندێک نەریتی باو باپیری، یان هەندێک پەروەردەی سەقەت نادروست ناتەندروست، یان مەسەلە دەتوانین بڵێن هۆکارێک کەشی قەزیەی وەکو دەڵێن ئیقتصادیەکەیە لەگەڵ ئەوەی لایەنە ئەخلاقیەکە زیاترە. چونکە پێغەمبەری ئێمە صلی الله علیه وسلم یان قورئان ئاماژەی بەوەی کردووە کە هەر کەسێ بکوژێ فکەئەنەما قەتەل الناس جەمیعا ومن ئەحیاها فکەئەنەما ئەحیا الناس جەمیعا. ئەگەر لەوە بگە، یان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ کەسێ بە نیو کەلیمە شیتری کەلیمە بەشداری بکە لە کوشتنی ئیماندارێک، ئەوە مەکتوبون بەینە عەینەیه ئایەس من ڕەحمەت الله، لە نێوان چاوەکان نووسراوە دوورە لە ڕەحمەتی خوا. هۆکارێک کە ئەوەیە کە بەڕاستی ئێمە ئەم هەبوونی لایەنە قەزی ئەزمە اقتصادیەکەیە، چونکە کوردەواری گوتوێتی کاسەی پڕ ئاشتی ماڵە. لایەنێککە ئەوەیە کە وتمان پەروەردەکە، لایەنێکە ئەخلاقیەکەیە، لایەنێککە چاوکردنە لە غێری موسڵمان، لایەنێککە ئەوەیە کە منداڵەکانمان لە ئەوەلەوە تەمەشای ئەم هەموو فلیمە حەربیە دەکەن، بڕۆ لەوی بدە، لەوی بگرە، ئەوی بکوژە، ئەوی اختیال بکە. لایەنێککە ئەوەیە کە مەسەلە ئێمە بەداخەوە زۆر جاران شتەکانمان چاولێکەریە، تەقلیدیە، لاسایکردنەوەیە، لەسەر ئەسڵی دینەکە نییە. کۆمەڵی ئەسبابەیە، کۆمەڵی ئەسبابێککە ئەوەیە کە سەبەبێککە هۆکارێککە ئەوەیە کە ئێمە بەڕاستی مولتەزیم نین بە ئاەتە قورئان و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. لایەنێککە ئەوەیە غیابی قورئان لەناو ئێمەدا، ئێمە قورئان بخوێنینەوە، یان کار نەکردن بە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم. کەواتە هەندێک شتی حەشە لە ئێمە و تەشبیه نەوێ، وەختی خۆی کافرەکان کە پێیان دەگوتن مسلمان بن، دەیانوە هاکەذا وەجەدنا ئاباءنا، وەڵای ئێمە لەسەر دینی باو باپیرانن. ئێستاش وایە، یعنی ئەمە زۆر جار شتی نامۆ کە دەبینین، کابرا تەبینیوە مۆبایلێک پێیە، یعنی ئەمە شتێکی سەردەمەوە نیە، تەکنۆلۆژیە و پێشکەوتنە و بەڵام لەوە دەمانچەیەکی بەخۆی داکردووە. کەواتە ئەم کۆمەڵە ئەسبابە هەیە، بەڵام سەبەبێککە نەبوونی وەعی ئیسلامی، وەعیشی دینی، هوشیاری، نەبوونی ثەقافە، یعنی خەڵکێک کە مسلمانیژە بەڵام ثەقافە هەیە. خاڵشکە ئەوەیە کە بەڕاستی ئێمە زۆر جاران قەزەی مروئەت، پیاوەتی، یعنی وا دەزانین کە پیاوەتی لەوەیە کەسێ بکوژێ، بەڵام فەمەن عوفیە لەه من ئەخیه شەیء فاتباع بالمعروف وأداء إليه بإحسان. تەنانەت ئێمە قەتڵەکان کە عەمدە، خەتەئە، شبهی عەمدە، ئەمە هەمووی ئەوەی بۆ دیاری کراوە. بۆیە بەڕاستی کۆمەڵی ئەسباب هەیە. ئەمجا دوا ئەوە هەبوونی هۆکارێک هەبوونی ئەم هەموو ئەسلحەیە، یعنی تەنزیمی سیلاح، سەگ هەڵگرتن لە ناو ئەمە نییە. خۆ لە هەموو دەوڵەتێک دەبێت ئەو کەسەی شورتەیە، ئەو کەسێک کە ئەمن و ئاسایشی بەدەستە. ئێستا لە هەموو ماڵێک سیلاح هەیە، کابرا هەیە لە ناو سیارەکەی ئاسنێکی داناوە بۆ شەڕ، جاری وایە دەمانچەیەک، جاری وایە هەیە ڕەشاشی داناوە، هەیە لە ماڵی ئەسلحەی گەورەی هەیە. نەبوونی تەنزیمێک، ڕێخستنی کاروباری خەڵکی
لەلایەن حکوومەتەوە ئەوەش هۆکارێکە بۆی ئەسیلاح زۆر وە کابراگە سیلاحی پێنەبێت چەکی پێنەبێت لەگە کەسێک شەڕ دەکە بەنەعلەی لێ دەدا بۆکسێکی لێ دەدا زلێکی لێدا بەڵام کە سیلاح هەبوو یەکسەر شەیتانەکەش پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم لا تشير أحدكم إلى أخيه بالسلاح بها بإشارة فإن الشيطان ينزع من يده هزار والشيطان لدستي ضل بتكجم ها بالصعوبة بجمع بقالته دفرمي أو هاج ما كان في غمر يخاذ دفرمي صلى الله عليه وسلم أو الشيطان لدستي دردينه كاركي بيدك طبعا ديار هوكاري كشتن يا خو كشتن طبعا هردوشان كسيك بكوجي كسك انتحار بك خوي بكوجي بالراي بندا هوكاري درجي هي وهوكاري ناوتشي هي هوكار درجي كان بالتاكيد بيكات ولا كوماليك هوكار يتشانين بالتاكيد هوكاري الرئيسي وسرجي بلاي بندا اوياك عداله نبي چونکە ڕاستە فەقیری یەکێک لە هۆکارەکانە بەتاڵە و بێ ئیشی یەکێک لە هۆکارەکانە نەبووری دەخلی ڕۆژانەی تاکێچێکە لە هۆکارەکان و هەروەها دەتوانین بڵین تا ڕادەیەک ئەم نەبوونی یەکسانی و ژیانی بڵین جیاواز لە نێو کۆمەڵگە بە تایبەتی دروستکردنی طبقات کە ئەمڕۆ وردە وردە بەرەو جارێکتر نیزامی طبقات دەڕۆینەوە کە یەکێک زۆر لەسەرەوە یەکێک لە خوارەوەی ئەوش یەکێکی ترە و هەروە ئیعلام و ڕاگەیاندنەکان بە تایبەتی ئەو شتە میثالیانەی کە نەقلی دەکەن جەچ لە ڕێگای فلیم بێ یان لە ڕێگای دراما و شتەکانی تر بێ ئەوانش کاریگەری زۆریان هەیە و بەعموم یعنی دەتوانین بڵێن ئەم ئەسبابە ظاهریانە دیارترین ئەسبابن بەڵام ئەگەر عەدالەت هەبێ عەدالەت ڕۆحی پێکەوە ژیان دروست دەکات عدالت ڕۆحی سەبر و ئارامی دروست دەکات چونکە ئێمە لە بیرمانە هەر لە ژیانی خۆمانە لە نەوەتەکان و 93 ئەوانە بەسەرەوە کە کوردستان هەرێمی کوردستان تووشی حاڵەتێکی قەیرانی زۆر بەهێز بوو بەڵام ئەم ڕێژە کوشتنە نەبوو ئەم ڕێژە ئینتیحار و خۆکوشتنەش نەبوو کەواتە جۆرێک لە عەدالەتە بوو یان لە هەندێک لە وڵاتدا ئێستا لا یەزال فەقیری هەیە بەڵام فەقیریەکە سایدە و بۆ هەموو خەڵکە بەڵام لە وڵاتی ئێمە فەقیریەکە بۆتە سنفێکی تایبەت کە فەقیر کراوە نەک فەقیر بێ فەقیر کراوە بەڵام سنفێک بڵین لە ئاسمان دەژی و هەموو ژیان و گوزەرانی لە نێو مەزرعە و لە نێوان ڕاقیترین ژیانی هەم لە جلوبەرگ و هەم لە مەعیشەت و هەم لە سەیارە و مەسەلەکان تر بۆیە ئەمە وای کردووە نەبوونی عەدالەت بە دەرەجەیەک دووەم ئەم مەسەلەی زوڵم بەڕاستی ئەم زوڵمەی کە ئێستا لە کوردستاندا پەیڕەو دەکرێت ئەوە وای کردووە خەڵکێکی زۆر بگاتە قەنەعەتێک کە تازە لە کوردستان مافی ژیان نەماوە هەوڵ دەدا بۆ دەرەوە بڕوا مەجای پێنادرێ یاخود دەخنچێ لە بەحرەکانە هەوڵ دەدا لە ناو بمینێتەوە بەڕاستی زوڵمی لێ دەکرێت و ستەمی لێ دەکرێت اینجا زوڵم زۆری زۆرە لەلای ئێمە زوڵم وا تعریف کراوە کە کەسەکە تۆ بچی بەدارێک لەسەری بدەیت نەخێر زوڵم هەر ئەوە نییە زوڵم ئەوەشە کە تۆ حەق و مافێکت هەیە گەنجێکە تەخەڕوجی کردووە مەجالی نییە تەعین بێ بەڵام لە تەنیشت ئەوەوە گەنجەکە کوڕە مەسئولێکە و تەخەڕوجی کردووە تەعین بووە ئەمە زوڵمێکی گەورەی لەم کەسە چونکە ئەم تاکە لە خلالی 20 ساڵی خوێندن و شەون و خۆنی خۆی ناتوانی بگاتەوە ئامانج و هەدافەی کە هەیەی ئیدی ئەو زوڵمێکی گەورەیە زوڵم ئەوەیە تۆ لە دائیرەیەکە چەند ساڵە کەفاعەتێدایە و خەبات دەکەی و خزمەتی نیشتیمان دەکەی بەڵام لە کۆتاییدا کەسێکی تر لەولاوە دەزانی خیانەتکارە ئاستی زانستی زۆر نزمە بەڵام دێ بە سەروی تۆوە بڕیار دەدا ئیدی ئەوانە کۆمەڵی قەزیەن کە زوڵمە بەڕاستی یەکێکی تر لەم خاڵانە کە خاڵی ظاهرن ئەوەیە نەبوونی مساوات و یەکسانی لە نێو کۆمەلگا یەکسانی لە چیدا یەکسانی لە دابشکردنی داهاتی ئەم وڵاتە یەکسانی لە ژیان دەزانیە تا ئێستا قوڕخکاری لە ژیان هەیە قوڕخکاری لە شوێن احتیکار هەیە لە زۆر مەسائلەکانی دابشبوونی ژیان خەڵچانێکن زۆر لە ئاستی بەرزدان بەڵام چونکە خاوەن پێگەی تایبەتی پلەدارینی ناتوانن بەڕاستی حەق و مافەکانی کە جێبەجێ بکەن دیارە ئەمانە دیارترین بڵێن شێوازی ظاهیرەی خۆکوشتنن لە کوردستان یەک خاڵی تریشەیە کە ئێستا دەرکەوتۆ بە سبب قەیران بەشێکی زۆر لەوانەیە کە تۆ لە محاکم لیان دەپرسی بۆچی کەسەکە هات خۆی کوشتووە دەبینی دەڵێ قەرزێکی زۆری کەوتۆتە سەر بەسەبەوەی کە پارەیەکی زۆری وەرگرتووە ئێستا ناتوانانی بیداتەوە اینجا تووشی ئەم قەیرانە داراییە گەورەیە بووە یان پارەیەکی زۆری لە لای کۆمپانیایەکانە و کۆمپانیەکان ڕۆشتون ئیدی ئەوەش یەکێکە لەو خاڵانەی کە بەڕاستی وای کردو ئینتیحار لە وڵاتی ئێمە ڕۆژ بە ڕۆژ لە گەرشەدا بێ و لە ئێستادا بەپێی ئەحسایەکان ئەم ساڵ لە ساڵی پار زۆرتر بوو هەر لەم هەفتەی ئێمە تێداین دوو کەس ینی بەس لە هەولێر خۆی کوشتووە سەر ڕای کە ڕێژێکی زۆر لە گەشە زیاد بووندایە بەداخەوە جێگای نیگەرانێکی زۆر لە حەقیقەتدا هۆکارەکانی کوشتن و خۆکوژی
ئەمڕۆ کە بەڕاستی زۆر زۆرە لەوانەیە نەتوانین هەمیان ئەدا بکەین بەڵام ئەوەی کەوا زۆر دیارە و زۆر زەقە بریتین لەوەی یەک ناحاڵی بوون و ناشارەزایی و ناتێگەیشتنی تاچی مسلمان لە ئاینی ئیسلام کاتێکەوە خەڵکانێک ناشارەزا بوون کاتێکەوە خوێندنەوەیان نەبوو کاتێکەوە لە ڕاوە و شەرح و تەفسیر و خوێندنەوەی قورئان یاخود فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم یاخود ئەم تهدید و هەڕەشە گەورانەی کە لەسەر قاتیل هەیە یان لەسەر ئەو کەسانی کەوا خۆکوژی دەکەن ئەوانەی کەوا خۆ لە ناو دەبن ئایا غەمی هەیە ئایا کێشەی هەیە ئایا لە تاقیکردنەوەیەک دەرنەچووە ئایا زەرەرێکی مادی کردووە تووشی ئەم حاڵەتە بووە ئەگەر بزانێت سزایەکەی چەند توندە ئەگەر بزانێت خوای گەورە چه عەزابێکی بۆ ئامادە کردووە ئەگەر بزانێت خوای گەورە لە ڕۆژی دوای ژیانی بەرزەخی تا هەتایە بەبێ پسرانە و بەبێ کۆتایی هەر بەو عەزابەوە دەچێت هیچ کەسێک کە دەستی ناچێتەوەی کە کەسێک بکوژێت سزای بۆ ماڵ بێت سزای بۆ شتێکی بەسیط بێ بەڵێ وەکو هۆکاری تر کە بۆتە سەبەبی خۆکوشتن و یان خەڵکێکی بکوژی بەڕاستی ئەویش نەبوونی یاسایە کاتێکەوە لە وڵاتێکدا دەنیشتی پاشاگەردانیە نەبوونی یاسا و ڕێسا و قانونێکە بۆی کاتێکەوە کەسێک دەکوژێت هیچ یاسایەک نایگرێتەوە هیچ قانونێک نییە لێکۆڵنەوە لەگەڵ بکات بۆیە خوای گەورە کاتێک کە دەفەرمێ وەلەکم فی القیصاص حەیاتون ئەواتە ژیان هەیە لە کوشتنەوەی بە تۆڵە ژیان هەیە بۆ کاتێکەوە کەسی یەکەم کەسێک دەکوژێ کەسی دوم ناتوانێت کەسی سێم بکوژێتەوە دەزانێت تاکید دەکوژێتەوە بەڵام بەداخەوە کاتێکەوە خەڵک دەکوژرێ و دوای کوشتنەکەی لەوانەیە ئیقامەیەک و لەوانەیە لزووئێکی لە دەوڵەتێکی ئەوروپا بۆ وەربگیرێ و لەوانەیە قەڵەو بکرێ و داببەسترێ لەوانەیە حکوومەتێک یان لایەنێک یان کەسێک ببێتە پشتیوانی ئەو قاتیلە بۆی ئەگەر هات و ئیشێکی تەخریبات و ئیشێکی کارێک تێکدرانەی ویست پێی ئەنجام بدا دای دەبەستێ بۆیە کە سەیر دەکا هیچ یاسایەک نییە هیچ قانونێک نییە لەوانەیە نەسزای دوا ڕۆژ هەست پێ دەکات نە زیای دنیا هەست پێ دەکات کەواتە زۆر بە ئاسانی دەتوانێت هەم خەڵک بکوژێ هەم خۆی بکوژێ واتە خەڵک کوشتن و ئاو خواردنەوەی لەکن وەکو یەک دەبێت لای ئاسایی دەبێتەوە بەڵام ئەگەر هاتو بەپێی شەریعەتی خوا بەپێی ئەم قانون و یاسانێکەوە خوای گەورە دایناوە بۆ ئینسانی بکوژی بە ناحەق ئەو کاتە کە زانرا سزایەکەی و عقابەکەی و عەزابەکەی چەندەیە پێم وایە بەڕاستی هیچ کەسێک جورئەت ناکات خەڵک بکوژێ و سزایەوەیەکەوە خەڵکێکی بەتوانە خەڵکێکی شارەزا خەڵکێکی سوودبەخش خەڵکێکەوە زیانی نییە ئیلا خێری هەیە ئیلا ڕەحمەتی پێ ئیلا ئاشتی پێیە بۆ نمونە زانایانی ئاینی یان کەسێکەوە چاکسازی کۆمەڵگا دەکات بۆ نمونە یان کەسێکەوە زانستێکی لەلایە بڵاوی دەکاتەوە شەرنیە و زانستی لە زانستی ئاینی بێ لەوانەیە زانستێک بێت تەنها خزمەت بە مرۆڤایەتی دەکات بەڕاستی کوشتنی ئەو زۆرانە وەکو پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم کەسێکەوە زانایەک دەکوژێ وەکەوە نییەکەوە کەسێکی سادە دەکوژێ مەوت العالمی مەوت العالمی ئەگەر بێت و دیوەکەی تر لێک بدەینەوە ئەگەر بێت و قەتلی ئینسانێکی سادەش بەڕاستی زۆر جیاوازە لە ئینسانی زانا و کەسێکی سوود بەخش خۆکوشتن پێش هەموو شتێک بزانینەوە یەکێکە لە تاوانە گەورەکان گوناهایەکی زۆر گەورەیە ئیسلام بە هەموو شێوازێک قەدەغەی کردووە کەوە ئینسان بە هەر هۆکارێک خۆی ئینتیحار بکە خۆی بکوژی جا ئەو خۆکوشتنە بە هەر شێوازێک بێ بە هەر نەوعک بێ جاری وایە ئینسان بەگوڵ لە خۆی دەکوژێ بە چەقۆ خۆی دەکوژێ یان خۆی ئینتیحار دەکات بە هەر ڕێگایەک بە هەر شێوازێک بێت ئەو جۆرە ئینتیحار و خۆکوشتنە لە ئیسلامدا بە هەموو شێوازێک ئیسلام ڕەفسی کردووە و لە ئیسلامدا جێگای نابێتەوە گوناهێکی زۆر زۆر گەورە ئینسانکەوە خۆی بکوژی بە تایبەت ئەگەر ئینسان تەماشا بکەین ئەو کەسانی خۆیان دەکوژن ئەگە بێت و باوەڕی بەوە هەبێ شتێکی کارێکی باشی کردووە ینی بڵێ کوشتنەکەی پێ باش بێ ئەوە هەر زانایان دەفەرمێن لە ئیسلام دەچێتە دەرێ خۆکوشتن حرامە ئەتوو حرامەکەت پێی حەڵاڵ بێ حرامەکەت پێی باش بێ کاری خوا حرامی کردو پێی باش نەبێ ئەتی پێت باش بێ دەچێتە قالبی ئێوەیەکەوە ئەو ئینسانە ئاگاشی لێ نییە لە ئیسلام دەچێتە دەر و گوناهێکی زۆر زۆر گەورەیە ئەو جاکە سیر بکەین تەماشا بکەین بەڕاستی لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ کوردڵی ساڵ بە ساڵ مانگ بە مانگ خۆکوشتن ڕووی لە زیاد بوون کردووە کابرا خۆی دەکوشت خۆکوشتن و کوشتنیش هەردووکیان بەڵێ چونکە هەردووکیان ینی لە ناوچوونی نەفسێکە
چ ئینسان خۆی لەناو ببە نەفسێکی لەناو بردووە چ کەسێک بکوژی بە هەمان شێوە نەفسێکی لەناو بردووە ڕوو لە زیاد بووندایە حاڵەتەکان دیارە لەوانەیە جۆرا و زۆر بن ئەنی جاری وە هەیە وای لێ هاتووە ئەو فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام کە دەفەرمووی لە ئاخر زەماندا کوشتن زۆر دەبێت لە ئاخر زەماندا خۆ کوشتن یان کوشتنی خەڵک زۆر دەبێت جا حاڵەتەکان وەکو باسمان کرد جۆرا و زۆرن لەسەر شتێکی بەسیتی و کەم ئەو ئینسانە خۆی ئینتیحار دەکات یان خەڵک لە ناو دەبا و خەڵک دەکوژێ شتەکە زۆر بەسیتە ئەنی شتەکە ئەو هەی نایەنیت کە ئەو ئینسان وا بکە بەڵام لە ئەنجامی دەفعبوونی ئەو ئینسانە ئەو مرۆڤە ئەو مسلمانەکەەوە خۆی بە مسلمان دەزانی دەستی ئەو کارە گەورەیە ئەو گوناهە تاوانە گەورەیە ئەنجام دەدا جا مەسەلەن بۆ نمونە ئەگە سەیر بکەین لەسەر ماڵ خەڵک یەکتری دەکوژی کابرا قەردارە قەرزەکەی ناداتەوە دەستی یەکسەر لە جیاتی ئەوەی بە شێوازێکی جوان داوای بکاتەوە ئەگەر هەر نەشی داتەوە خۆ ناکە ئەوەی کەەوە بسی ئەو ئینسانی بکوژیت یا مەسەلەن ئەگە سیر بکەین کابرا ئیوا هەیە قوتابیە ئەنی دەرنەچووە دەستی خۆی ئینتیحار دەکات یاخود بڵێن دەرچووە بەڵام نمرەیەکی کەمی هیناوە لە پێی ڕازی نییە دەستی ئەو کارە ئەنجام دە خۆی ئینتیحار دەکات لەگەڵ ئەوەیدا ئەو ئینسانێکەوە خۆی ئینتیحار دەکات و خۆی دەکوژی یا خەڵک دەکوژی وەزانی شتێکی باشی کردووە ئەیان ئەگەر تەماشا بکەین ئەو کەسێکە خۆی دەکوژی وا دەزانێ ئیدی ئەو ئینسانە ئیسراحەتی کردەوە خەلاص ئێکاکە قیامەتێک هەیە دنیایەکی تر هەیە لێپێچینەوەیەک هەیە لێپێچینەوەیەک هەیە خۆیگە پرسیار لێ دەکە ئایا بۆ وات کرد بۆ خۆت کوشت بۆ ئەو نەفسە چونکە نەفس ئەمانەتە ئەو نەفسێکەوە بە ئینسان دراوە ئەمانەتە لەلای خواوە بە ئەمانەتی داناوە ئەتوبسی ئەو نەفسەی لەناو ببەی ئی خۆت یا ئی خەڵکی تر بەبێ هۆ هیچ هۆکارێک نەبێ جارێ باسمان کرد لە ئەوەل کوشتنی خۆت هیچ هۆکارێک نییە ئەنی بەهیچ شێوازێک ئەتو هەرچەندە قەردار بی هەرچەندە مشکلێت هەبێ هەرچەندە کێشەت هەبێ بە هیچ شێوازێک دروست ئەو ئینسانی خۆی بکوژی ئەو جار ئەگەر بڵێن کەسێکی تر بکوژی ئەوەش وەکو دەڵێ هۆکاری هەیە ڕاستە هەندێک هۆکار هەیە هەندێک شت هەیە لەوانەیە دروست بێ کەسێک لە تۆڵەسانەوە قساسەی لە ئیسلامدا خوێن هەیە ئەو مۆزوعێکی ترە بەڵام لەسەر شتێکی بەسیط ئەوکو مەسەلەن ئەمە ڕۆژانە دەبینین و گوێمان لێ دەبێ لە ئیخبار و هەواڵ و لە فەیسبوک و لەولا و لەولای کەوا بەڕاستی خەڵک لەسەر شتێکی ئەوەندە بەسیط کوژراوە يعني والله يعني إنسان يعني يقول لي سوي أو خلقيتي آخر بودي بي أو خلق الإسلام حالينيا لدين حالينيا بولا تشتكي أو ها سادة وساكارو يعني يشتكي جزكا أو إنسانا أو بناء جولك أخواب دروسي كدوا يعني لسه زوي دابوي زوي أو دام كاتوا لسه أو بناء تيجي بخۆی لەبەر ئەوەی نەفسی ئینسان بەڕێزە نەفسی ئینسان خواڕێزی لێگرتووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ لە زەوال الدنیا ئەهوەن عند الله من قتل امرئ مسلم یعنی ئەگەر دنیا هەمووی تێکچێت جەسەی کە دنیا چی تێدایە هەرچی بما فيها ئەوە هێشتا لە لای خوا ئاسانترە لە کوشتن یەک ئیماندار لە هەدم کەعبە یان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەماشای کەعبە دەکا ما أعظمك وما أعظم شأنك أي كعبة شن قوري شن كاروبارت قورية أم هم خلق توافد دكا بلام لحرمة المؤمن حرمة إيمان دار إنسان للا يخواهش تلتو قورترا بويا لإسلام دا سدان دراوا قصاص يعني تولا ولكن في القصاص حياة يا أولي الألباب أولي الألباب يعني خاون عقل لا قصاص دا لا تولا جيان هي يعني سون لكوشتن جيان هبي أما إنسان تينجا قصاص يعني تولا كسي يشكوش بكوجريته وحياته بو حياته جيان دروز دبي يعني كسي يشكوش بكوجريته خلشي ناوري خلشي بكوجري بلا ما قام بلغي باري دايان كسي كده صلاة خزمي بو يعني ما هو يكسزن بو زنداني كلا بردرا بو إسلام أوندا باسي حتى باسي خوكشتن من قتل نفسه عذب به في غمري خواده فرمي صلى الله عليه وسلم هر كسي نفسي بكوجري هر بوشتش عذاب ددري ئەگەر خۆی بسووتێنێ لە ناو قەبریش بە سووتاندن ئەگەر خۆی فڕێ بدا ئەگەر چەقوو لە خۆی بدا ئەگەر هەر شتێک خۆی بخنچێنێ کە بە تایبەتی ئێستا بەداخەوە خۆشکان زۆرتر خۆیان دەسووتێنن
ئەوە بزانە ئێستا پیاوی شەر فێر بۆ خۆی دەکوژ و خۆی دەستێنێ بۆیە لەبەر ئەوەی ئەم ئینسانە عولەما تەشبیهیان کردەوە لله المەثل الأعلى دەڵێن کابرایەک بینا بکە بینایەک دەکا باڵەخانەیەک دەکات دروستی دەکات کاتی تەوابوون کەسە لی تێک دەدا ئەو کەسە چەندی پێ ناخۆشە ئەو ئینسانەش بینای خوایە هەدمی ئەو ئینسانە وەکو هەدمی ئەو دنیاە وایە چەند کەسەکە پێی ناخۆشە ماڵەکەی تێکدەن ئەو ئینسانش دروستکراوی خوایە بۆیە خوای گەورە زۆری پێ ناخۆشە بۆیە لە مجتەمەعی مسلمانان لە ناو کۆمەلگادا نابێت زوڵم هەبێ نابێت تەعەدا هەبێ نابێت یەکتر کوشتن هەبێ بۆیە ئیسلام ئەوەندە خەڵکەکانی تەنانەت لە هەندێک کەفارەتی داناوە ئەو کەسێک قەتل دەکات کە ئەو کەسی کە قەتل دەکات ئەگە خەتە بێ ینی مەسەلە بان نەزانی بێ یان بەهەڵە بێ دەبێت 2 مانگ لەسەرێک بە ڕۆژوو بێ یان عەبدی ئازاد بکە بۆی ئەو کەسە نەتوانێت ینی 2 مانگ لەسەرێک بە ڕۆژوو بێ ئەمە ما عادای کە خوێن و دیەی کەسەکەش دەدا خۆگە عەمدیش بێ دەبێت بکوژرێتەوە لە جێی وی بە چش کوژراوە بەو شێوە دەکوژرێت العبد بالعبد والحر بالحر والأنثى بالأنثى هەمووی عەبدی کوژ عەبدی دەکوژێتەوە ئازادی کورد ئازادی دەکوژێتەوە نێر مێ حتا ئەگەر چاوی کوێر کرد چاوی کۆرە کرد چاوی کوێر دەکرێتەوە دەستی بڕی دەستی دەبڕێتەوە گوێی کەر کرد گوێی کەر دەکرێتەوە ئەمە وەکو دەڵێ العین بالعین بۆ ئەوەی کە ئیسلام ئەوەندە ئەفراد و خەڵک و مجتەمەع و کۆمەلگای هانداوە بۆ ئەوەی کەوا بۆ پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم لو اشترك أهل الأرض وأهل السماء في قتل مؤمن لأكبهم الله في النار ئەگەر خەڵکی ئاسمان خۆ خەڵکی ئاسمان مەلائیکەتە پیاو ناکوژن لەگە خەڵکی ئەمە غایەتە خەڵکی زەوی هەمووی بەشداری بن لە کوشتنی یەک ئیماندار خوا لەسەر ڕووڕان دەچێشێ بۆ جەهەنەم زاری وا هەیە بە هاندانە تەحریضی دەکە هانی دەدا دەڵێ بڕۆ بکوژە زاری وا ئەمری پێ دەکە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم پێی خۆشە کابرا لە وڵاتێکێ دەکوژرێ پێی خۆشە پێغەمبەری خوا دەفەرمێ کەسێک لە شوێنێ بێ زوڵمێ بکرێ ناڕازی بێ وەکو وەیە کە لەوێ نەبێ بەڵام کەسێک لە شوێنێ زوڵمێک دەکا ئەو کەسە پێی خۆشە کانە کە من حەضەرەها وەکو لەوێ بێ بۆیە بۆ کوشتنەکەش بەڵێ پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم دەڵێ لە ڕۆژی قیامەتدا مەقتولەکە کوژراوەکە دامێنی کەسەکە دەگرێ دەستی دیباتە خزمەت خوا دەڵێ ئیسئەلهو فیما قەتەلەنی خوا لێی بپرسە بۆ منی کوشت دەڵێ بۆ کوشتت دەڵێ لعیزەتی فلان ئەوەی جەنابەت گوتت وەڵا بۆ فلان کەس وای گوت خۆ ئێستا زۆری بەدەستە بە تەختیتە کوشتنەکان مەسەلە بۆ نمونە مامۆستای ئاینێ دەکوژێ مە تەختیتە ڕۆژنامە نووسە دەکوژێ مە تەختیتە کەسە قاتیلەکە حەقی لەسەر نییە حەق و مافی لەسەر و کەسە نییە بەڵام کەسی ئەمری پێ دەکا لە شوێنێشکە ئەمری پێ دەکا ئەمە سەبەبە ئەمە هۆکارە ئەمە بەشداریکردنە یان دروستکردنی فیتنە الفتنة نائمة لعن الله من أيقظها فتنة نووسۆ لعنەتی خوا لەو کەسە بەخەبەری بێنێ یان خوای گەورە دەفەرمێ والفتنة أشد من القتل فتنە گەورەترە بۆ چکە قەتل زاری وایە کابرایە کەس دەکوژێ بەس لە فتنە چەند کەس دەکوژێ هەر لەم مانگە لە وڵاتی ئێمە کە ئەمڕۆ 23 حەوتە دەڵێ لەو خلالی ئەو مانگە بەس ئەوانەی کە کوژراون نەکە خۆیان کوشتووە خۆی سووتاندەوە گەیشتۆتە 70 کەس دەوەرە لە وڵاتێکی هەرێمێکی 4 ملیۆنی و 4 ملیۆن نیوی کەسیدا ئەگە وەکو سین و وەکو هندستان بناندە بە ڕۆژی چەند کەس بکوژرایە بۆیە ئیسلام ئەوانەی کە لە پشتیۆن ئەوانەی کە سەبەبن ئەوانەی کە هۆکارن ئەوانەی هانی دەدەن ئەوانە هەمووی بەشدارن دیارە بێگومان یەکێک لە هۆکارەکانی کە تەرکیزی لەسەر بکەین مەسەلەی لاوازی دینە لە کۆمەلگا چ لە ڕووی تطبیقی وەلەکم فی القصاص حیات چ لە ڕووی واعظە گشتیەکەی کە کۆمەلگا و شار بێ لەسەرەوەی کە ئینسان چەندە گەورەیە ئەگەر تۆ بێت و دیراسەیەک لە قورئاندا بکەی تەماشا دەکەی خوای تەعالی ئەم بوونەوەرەی هەموو لە بۆ ئینسان دروست کردەوە ئینسان لە ئاستێکی زۆر باڵا و بەرزدایە یعنی هیچ شتێک نییە تەنانەت هەندێک لە زانایان ڕەئیان وایە حتا ئینسان لە مەلائیکەتیش گەورەترە لەبەرەوە مەلائیکەت مسەیرە مخەیەر نییە تەنانەت ئینسان بە عەقڵەکەی و مخەیەرە ئازادە و تەنانەت ئەمە یەکێکە لەم مەسائلانەی کە دەتوانین بڵێن ئینسان گەورەترە بۆیە قورئان لە ضمنی ئەوەی بۆ پاراستنی ئینسانەکان ضروریاتی خەمسی داناوە یەکێک لەوانە حفظ النفس کە ئەولەویاتە یەکەم خاڵ پاراستنی گیانە کۆمەڵە قاعیدەی داناوە سەرەتا ئەم قاعیدە عامەی داناوە لەکم فی القصاص حیات یا ئولی الألباب ئەمە بۆ پاراستنی گیانەکانە بۆ ئەوەی ئێوە ئەگەر دەتانێت ژیان بەردەوام بێ بەڕاستی دەبێت قیساس بکەن تۆڵە بچێنەوە و خوا دەفەرمێ ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها
غضب الله عليه ولعنه وأعد له عذابا عظيما. سبحان الله. هر كسك إنزا من ليرسي غيش عامة هر كسك يقتل مؤمنا متعمدا كسك بكجي لإيمان دارك بلان بالتعمد بعمدن. طبعا عمدنية زانين قسيان زور لسر كردو بس واحد دكم لسروي كتو كسك بحلال بيزاني بيكوشتنا كي بحلال بيزاني أما لبعضني إسلام دسيت درت شون كذا فرميتي فجزاؤه جهنم خالية كم جهنم خالدا فيها تيدا دمنيتها تاتي غضب الله عليه خوا غضبي لذكري ولعنه للرحمة خواي دوري ليختوى يعني لعنتي لذكا وأعد له عذابا عظيما وعذابي شي زور بإيش بو أما ذاك دودي تماشي أم بينس خالة قرصك أما بو كسيك يعني براستي بس كسيك بكشي أما لخالي دينا خدمة بيغمبري خوا صلى الله عليه وسلم طبعا دهان آيات ترمانية بيغمبري خوا فرمي صلى الله عليه وسلم لزوال الدنيا أهون عند الله من قتل رجل مؤمن. لزوال الدنيا طبعا أم آسمان تيكدا بأستيرو وبمانقو بالروجو بهرشي لبونا ورهي وأم زاوية تيكدا بهمو هوانيك هالشوا وهرشي لكون هي موي تيكبدا لكن خوا آسان ترى اللي تيكداني بنايش إنسان بوت شونك أوانا لبيناو إنسان دورس كراون أو جال لشوين اشتر بيغمري خوا فرمي عليه الصلاة والسلام لهدم الكعبة أهون عند الله من قتل رجل مؤمن. هدم الكعبة شيء تو كعبة خويت على تاك مالك لك كون هيبة لسرزوي هيبة كعبة وشوينك كشويني سرزم بيغمبرانا شويني هبوطي وحية دابزيني وحية إنزا تيقداني أو طبعا زور زال لا إما مفهومي زور غلطهن بنمونا كسكا وبزادي دادرو بارسنانك كوتو لزيو خريقاتو هري لقيتو فولي دكاو ديبال شوينش بيروز دايدني أما لا بيروز بلام لبرد شاوي كسك دا كجلي بي طبيعية لو أما إيج لسراوي كراو شون ريزي إنسان ونرخي إنسان كان كم بيتو كتسي قرآن هرشي دايناو تسلا روي أوي كجيان باراستن لروي دريجداني تو تناسل ومسألة زواج وهنا تسلا روي باراستني لروي حسن قانون كيك بوي دانا طبعا أم ياساني لو دانا ولا قرآن دا زيادة لحفتا يا سيدانا ولا قرآن بو باراستني جاني إنسان إن زهر لا غذاء تاجج هذا فلا تقتلوا ولا تقتلوا أنفسكم إخوة مكوجن ولا يقتلون النفس التي حرم الله إلا بالحق براسي أكسانا مكوجن كخوا حرامي كردوا هتا دقات أوي ولا تلقوا بأيديكم إلى التهلكة تنانا التهلكة أوي عندك جارته يكبن زي خود أزيد ذي وش تهلكة نك جاني خود بوشي إيدي قرآن تقريبا حفتها يا سيدانا دستوري كامل بوجياني بشري نك أويك بازبك كبز إيمان دار بلكو من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا بخوا أما لهيز يا سايتشي دنيانية لهيز رخراوي ما في مروفنية لهيز دستوري شي والله تانية غير قرآن نبي بلان بوتشي استلنا مسلمانا خلق زياتر دوك جهتلنا أوان براسي هاتون كاكلو لبي إسلاميا تيكل كردو بيا ساكن إخوان بون منسا فرنساكا سرشاوي يا ساداناني شرق الأوسط شو كهمو يا ساكاني مدني وجنائي وأنا سرتاو كان دقرته بفرنسا فرنسا استا يا ساكيت ما شاكا قراوته بو همو فقي بشهر زوري فقي حنفية لفقي حنفي دا باراستني جانسون اللي بكراوته ياسا أوان تطبيق كردو بلام للاي إيما بيتسوانوا للاي إيما إنسان نرخي نماوا لو شونك الدنيا برو ماديتي بحدتي برو أودتي كبجين بو مادة هستن بو مادة دانشن بو مادة سياسة بكم بو مادة دولة داري بكم بو مادة لكاتي دام لهيزي الوقت شي دنيا دانية تو نابي دولة داري بو مادة بكي دبي دولة داري بو جاني إنسان كام كي سياسة بو جاني إنسان كام كي اقتصادي ولاد بخيو كي بو بهز كي بو جاني إنسان كان هرشي هتا لولات لسيستم كان لجونجا كان دبي براسي بكاري بين بوتشون إنسان كبارس رجانو معيشتي شي آرامي بيبخشي سزای ئەو کەسانی کەوا خۆ دەکوژن واتە کاری ئینتیحاری ئەنجام دەدەن ئەگەر زیاتر نەبێت لە ئینسانێکی بکوژ و قاتیلی غەیری خۆی کەمتر نییە ئەگەر تەماشای فەرمودەکانی پێغەمبەرمان بکەین صلی الله عليه وسلم چەند تهدید هەیە بۆ قاتیل دوو ئەوەندەشەیە بۆ کەسێکەوە خۆ دەکوژێ بۆ کەسێکەوە خۆ دەسوێنێ بۆ کەسێکەوە خۆ لە شوێنێکی بەرزەوە فڕێ دەدا یان ژەهر دەخۆیان بە دەمانچەیە خۆ دەکوژێ بەڕاستی سزاکەی زۆر توندە لسردمي پیغمبر من صلى الله عليه وسلم پیاوێک بووە
ئەو پیاوە زۆر چالاک بۆ زۆر ئازا بووە لە هەموو غەزایەکان لە پێشەوە بووە وای لێ هاتووە کەوا سەحابەکان ئێرەیان پێ بردووە حەسوودیان پێ بدە لەبەر ئەوەی کەوا کەسێک بووە لە خزمەت ئەم دینە بووە بە گیان و بە ماڵ بە هەموو کاتێک لەسەر پێ بووە خۆزگایان خواستووە گوتیانە ئەی پێغەمبەری خوا دەبێ ئەجر و پاداشی ئەو پیاوەی کەوا شەو ڕۆژ ڕناوەستێ بۆ خوا تێدەکۆشە و غەزا دەکا کە هەر ستەمکارێک هەر بکوژێک ڕوو لە مسلمانێک بکە ئیلا ئەو خوێن دەڕێژێ ئەوەندە ئازایە ئەوەندە ڕەشیدە دەبێت پاداشی چ بێ پێغەمبەری خوا فەرمووی ئینەهو فی النار فەرمی ئەو سەحابەیەکەوە ئەوها گەرم و گوڕە و ئەوها تێدەکۆشێ جێگاکەی جەهەنەمە دەڵێ سەحابەیەکیان زۆری پێسەرسام لە ئەو هەموو خزمەتەی کە پێشکەش کردووە بۆ پێغەمبەری خوا دەفەرمی ئەو کەسێکەوە ئەوها خزمەتی کرد بە ئاینی ئیسلام جێی دۆزەخە دەفەرمێ شوێن کەوتەی ئەو قسەی پێغەمبەری خوان بەرنەدە تاوەکو گەیشتمە ئەو دەرئەنجامەی کاتێکەوە ئەو پیاوە پاش وفاتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە یەکێک لە قەڵایەکان گەمارۆ دەدرێ هیچ چاری نامێنێ و برینداریش دەبێ لە ئەنجامدا کلچی شیرەکەی لەسەر زەوی دادنێ و نوکەکەی لەسەر جی خۆی دادنێ و خۆی پێدادا و خۆی دەکوژێ بۆیە دەفەرمێ ساحابە فەرمی صەدەقە ڕەسوول الله فەرمووی پێغەمبەری خوا ڕاستی فەرموو لەبەر ئەوەی کەوا کەسێکەوە خۆی کوشت ئینەهو فی النار باوە لەو ئەصحابی بێ باوە لەو جیهادی کردبێ باوە لەو غەزای کردبێ هەرچی کردبێ ئەگەر هاتوو بۆ خۆی بۆ هۆی کوشتنی خۆی مبادەرەی خۆی کرد خوای ڕەب العالەمینش جێگاکە دەکاتە ئاگری دۆزەخ خۆکوشتی و خەڵک کوشتی هەردووچیان بەڕاستی هەر تاوانن هەردووچیان هەر کوشتنەوەی لەسەر کاتێکەوە ئینسانێک دەکوژێ هیچ عقوبەی لەسەر نامێن لەبەر ئەوەی کەسی دووەمی لە بەرامبەر نەبووە بەڵام ئەو عەزابە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو ئینسانێکەوە لە شوێنێکی بەرزەوە خۆ فرەدەدا یان خۆی دەسووتێنێ یان بە مادەیە خۆ دەکوژێ دەفەرمێ ئەوە لە ڕۆژی دوایی خوای ڕەب العالەمین تاوەکو ئەو ئینسانە لە قیامەت تەوان ئەبەدیە ژیانی دنیاە هەتا ئەو ئینسانە بەو حاڵەتە خۆ دەکوژێتەوە خۆی سوتاندووە خۆی کوشتووە خۆی ژەهر خواردوو کردووە خۆی ئینتیحار کردووە بەو عەزابە خوای ڕەب العالەمین سزای دەدا تاوەکو ئەو ئینسانە هەر لە ژیانی ئەبەدیدا دەمێنێتەوە ئەگەر سیر بکەین سزای کوفر و سزای شیرک بەو شێوازە نییە وەکو شێوازی کەوە قاتل هەیەتی تۆڵەی قاتل زۆر زیاتر لە کافریش و لە ئینسانێکەوە دزی دەکات لە ئینسانێکەوە هەر کارێکی ناشەرعی و هەر کارێکی نەخوازراو دەکا بۆ لەبەر ئەوەی ئاینی ئیسلام ئاینی ژیانە ئاینی ئومێدە ئاینی هیوایە ئاینێکەکەوە خۆشبەختی بە مرۆڤەکان دەبەخشێ بەڵام کەسێک دەکوژێ بەڕاستی ئەوە هیوا بڕیەکەیە ئەوە ئومێد بڕیەکەیە ئەوە لێسانەوەی ژیانێکە کە خوای گەورە پێداوە کاتێکەوە خوای گەورە نیعمەتێکی بە ئینسانێکدا کە ژیانە کە حەیاتە کە ئەو نەفسە پاکەیە کە ئینسانێک دەیکوژێ یان ئەو ئینسانە خۆی دەکوژێ بەڕاستی ئەوە پەلەکردنی ئەو ئینسانەیە لەبەر ئەجەل و مۆڵەتێکەوە خوای ڕەب العالەمین بۆی داناوە بۆیە وەکو ئاەتێکی لە سەرەتا خوێنمانەوە کە خوا دەفەرمێ جل جلاله ولكم في القصاص حياة يا أولي الألباب لە کوشتنەوە ژیان هەیە لەبەر ئەوەی کەوا بەڕاستی دیارە کەسێک دەکوژێ پندێکی عربی دەڵێ القتل ئەنفا للقتل کوشتنی بە تۆڵە ژێرخاکردنی کوشتنی بە ناحەقە کاتێکەوە خەڵکێک دەکوژێ بە ناحەقەکە بزانە تۆڵە هەیە نایکە بۆیە بەڕاستی خوای ڕەب العالەمین دەفەرمێ من قتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها دەفەرمێ شوێنی ئەو کەسێکەوە بە هەدەر خەڵک دەکوژێ دەفەرمێت جەهەنەمە و هەروەها جەهەنەمیشە و ئەنجا بە ئابەدی ئەنجا غەزەبی خوای ئەنجا لعنەتی خواشی بۆ دێ و هەروەها ئەو کەسە بە ئابەدی ناو دۆزەخدا دەمێنێتەوە لەبەر چییە لەبەر وەکو باسمان کرد ئاینی ئیسلام بۆ هاتووەکەوە بەختەوەری بۆ ئینسانەکان دابین بکە و خۆشبەختی و ئومێد بەخشی بەڵام ئەو کەسانی کەوا دەستی ڕەشیان دەگەینە ژیانی مسلمانان یاخود خەڵکی بێتاوان یان غەیری مسلمان کاتێکەوە مسلمانێک دەکوژرێ گوناهەکەی زۆر گەورەیە بەڵام کەسێکی بێتاوان ئەگە غەیرە مسلمانیش بێ بکوژرێ ئەوە هەر تاوانە کە ئێمە دەڵێن ئینسانی ئیماندار معنای ئەوە نییە کافر خوێنی حەڵاڵ بێ معنای ئەوە نییە کافرێکەوە سالمە کافرێکەوە شەڕت ناکە کافرێکەوە هەرچی حڕوماتت ناکە ئەتۆ بچی بیکوژی معنای ئەوە نییە معنای ئەوەی دەبێ گیانی غەیرە مسلمانانیش وەکو مسلمانان پارێزرا بێ وەکو پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه و سلم هەر کەسێک ذمیەک بکوژێ وەکو وایەکەوە ئەزیەتی منی دابێ و مسلمانێکی بە ناحەقی کوشتی بێ لەبەرەوەی هیچ زیانێکی بۆ کۆمەلگا نییە ئەوان کە کەسانێکەوە خەڵک دەکوژن خوای گەورە لە قورئاندا دەفەرمێت ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدين فيها وغضب الله عليهم ولعنهم وأعد لهم عذابا عظيما
ئەو کەسێکەوە مسلمانێک بە ئەنقەس بە عەمدەن دەکوژێ بێ ئەوەیەکەوە هیچ قساسێکی لەسەر بێ تۆڵەسەندنەوەیەکی لەسەر بێ هیچ حەقێکی یعنی تۆڵەسەندنەوەی خوێنی لەسەر بێ کەسێک ئەوها بە ئەنقەس وا دەکا ئەو ئینسانە خوای گەورە لی تووڕە دەبێ خوای گەورە لعنەتی لەو کەسە کردووە و هەروەها خوای پەروەردیگار سزا و تۆڵەیەکی زۆر گەورەشی داناوە لە ڕۆژی قیامەتدا بۆ ئەو کەسانەی کەوە خەڵک بە ئەنقەس و عەمدەن دەکوژیت ئەنقەس و عەمدەن معنای چێ لە شتێکی سووک وەک باسمان کرد یعنی شتێکی زۆر کەم بێ شتێک بێکەوە ئیزاب نەکا ئەتو بیکوژی تۆڵەی لێ بکەی بۆ شێوازەی دەکرێت بە شێوازێکی تر بێ بەڵام ئەتو بچی تۆڵەسەندنەوەکرد بەوە بێ خوێنی بڕێژی تۆڵەسەندنەوەکرد بەوە بێ ینی ئەو بینایە تێک بدەیت و بەڕاستی لە ڕۆژی قیامەتدا سزایەکی وای داناوە حتا زانایان دەفەرمون کە خوای دەفەرمێ خالدینە فیها ئەبەدا یعنی ئەو ئینسانە لە ڕۆژی قیامەتدا هەتای دەمێنێتەوە لە جەهەنەمدا لێخۆشبوونی بۆ نییە هەندێک زانەوا دەفەرمون لێخۆشبوونی بۆ نییە چکە کوشتنی خەڵک حەق و ناسە حەق و ناسیش زانایان دەفەرمون حتا بە تەوبەکردنیش ناڕوە هەندێک وا دەڵێن ئەنی ئەو حەق و ناسە ئللا دەبێ ئەو کەسە لێت خۆش بێ ئەو کەسەش نەماوە چۆن لێت خۆش دەبێ عەلا کولی زۆر گوناهاکی گەورەیە ئەو کەسێکەوە خۆی ئینتیحار دەکا ئایا تۆڵەی ئەو کەسە چییە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ ئەوانەی کەوە خۆیان ئینتیحار دەکەن عذب به يوم القيامة يعني بوشتي كوا خويل نابدوا لروج القيامة ده همان بوشتا طولي لي سدريتوا كابرا خوي هلدا ولا تشيا لبرزايك لروج القيامة ده بوشي وازا خوا طولي لي سينيتوا او انسانات شوا مثلا بقول لا بتسخو يا خوي خن كان دوا خۆ ئینتیحار کردووە لە ڕۆژی قیامەتدا خوای گەورە بەو شێوازە ینی تۆڵەی لێدەستێنێتەوە حتا زانایان دەفەرمون ئەو کەسانەی کەوا خۆیان ئینتیحار دەکەن هەندێک لە زانایان دەفەرمون دروست نییە نوێژیشیان لەسەر بکرێ دروست نییە هەندێک وا دەڵێن بەڵام جمهوری عولەمایان دەفەرمون دروستە نوێژیان لەسەر بکرێ بەو مەرجەی ئەگەر بە حەڵاڵی دانە نابێ ئەگەر کەسێک گوتی وەڵاهی ئەم خۆم دەکوژم شتێکی باشیشە و حەڵال پێشی حەڵال بوو ئەوە زانایان دەفەرمون بە هیچ شێواز جمهوری زانایان ئەو ئینسانە نوێژی لەسەر ناکرێت چونکە مسلمان نییە نوێژ لەسەر کێ دەکرێت لەسەر مسلمان دەکرێت ئەو کەسە نوێژی لەسەر ناکرێت بەڵام مادام پێی حەڵال نەبێ زانایان دەفەرمون دروستە نوێژی لەسەر بکەی و بەڵام هەندێکی تر دەڵێن نوێژکردنەکەشی لەسەر دروست نییە چونکە ئەو کارە خراپەی کردووە ئەو تاوانە گەورەی ئەنجام داوە بەخۆی لە ناو ئێمەدا فەوزانیە لە دینی ئیسلامدا عولەما دەفەرمون ئەگەر هاتوو حکمی ئیسلام نەبوو کە ئێستا لە عالەمدا نییە حکم بە ئیسلام نەکرا ئەوانەی کە حکمیان دەکرد کابرا ئیماندار و بە ئیمان و بێ ئیمان و بە دین و هەمی هەردەگرێ و سەری دەبڕێت زاریوە شادە دێنێ ڕزگاری ناکە لە ئیسلام ئەگەر حکمی ئیسلام هەبوو بەو شێوەیە کە قورئان داوای کردو خوا داوای کردووە ئەوە نابێت کەسەکە بۆ خۆی بیکوژێ چونکە فەوزا دروست دەبێت کەسێکی کوشت دەسێ دەیکوژ دەبێت دادگا حکم عدالت بکوژێ ئەمجا ئەو کاتەی کە قیساسەکە ئەمرەکەی دەرچووی قەتلەکەی ئەو کەسانی کەواریثن مەسەڵە برای کوژراوە برایەکەی دەچێ باوکی کوژراوە کوڕەکەی فعلەکە ئەو دیکە بەڵام بە ئەمری دەسەڵاتی مسلمانان بۆیە ئێستا دەبینین لە عەشایریدا زۆر جار کەسێک دەکوژێت دەچن برای دەکوژنەوە زۆر خەتەرەوە یان دەڵێ بڕۆ کاکە فڵان کەسی بکوژە و پیاوێکی بەغیرەتە ئەوی قاتیلەکە هیچ نییە ئەوی نەکوژن دەتان کوژنەوە یان زاریوە ئامۆزای دەکوژێ زاریوە خاڵی دەکوژێ مامی دەکوژێ ئاگای لێ هیچ نییە عین و بالعین قاتیلەکەیە لە غەیری قاتیل بۆ کەس دروست نە کەسێکە بکوژێ دەبێت ئیلا قاتیلەکە بکوژێتەوە ئەوە شەر کەس بخۆی هەستا کەسێکی کوشتەوە نە ئەو فەوزا دروست دەبێت لە عینی کاتدا حەق خۆیەتی بەڵام وەکو ئەوەی کە تەنزیمی دەوڵەتی ئیسلامی و مسلمانان ئەوەیە کە دەبێت ئەو کەسە بە ئەمری حاکمی بە ئامادەبوونی خەڵکی شاهید ئەنجا ئەو کەسە بچێت لە کوێش کوشتێتی بە چش کوشتێتی بەوە بکوژێتەوە نەکەر کەس بخۆی هەستا کەسێ بکوژێت ئەو کاتی فەوزا ئەو کاتی پاشاگەردانی یعنی ڕوودەدا سەر لێ شێواوی بەڵێ وەکو ئێستا کە دەیبینین کابرا زاری وا هەیە کەسێکی کوشتووە قاتیلەکە نەکوژاتەوە بۆی دەرچووە بەڵام چوون خزمێکیان کوشتێتەوە کاکە وەڵاو عەشایریە و کوڕە هەر حەرە بیگرە و بیکوژە ناوە لە ئیسلامدا نییە
ئیمام عومەر لە یەمەن لە خلافەی ئەو خوای گەورە لێ ڕازی بێ بە 10 کەسان کەسێکیان کوشت فەرمی ئەمریدا دەبێت هەردەیان بکوژێنە بۆی ببێتە عیبرەت زەجر سەدەن لذەریعا ڕێگرتن لە خراپە خەڵک ئامادە نەبێت خەڵکی بکوژێن بەخۆی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە داوامان لێ دەکا ئێمە لەگە ظالم نەبین لەگە مەزلوم بین ستەم لێ کراوە ئەمە لێرەوە دەرەم دەبوو گەلی کورد میلەتی کورد دائیمە قەت لەگە ستەم کار نەبێ هەر لەگەر ستەم لێ کراوە بێ چونکە بەخۆی ستەمی زۆر لێ کراوە بۆی کە ڕێگری بکرێ دیارە یەک لەوانە عیلاج هەیە ئێمە دەبێت دەردەکان تەشخیص بکرێ ئەمجە چارەسەر بکرێ ئێمە تەشخیص ناکرێ بۆی چارەسەرەکانیش قورس بووە گران بووە چارەسەر لە ئیسلامدایشی لەوانە قیساسە کابرا کە تۆڵی لێ سندرا و کەسی کەسێککە ناکوژێ هیچیش کە لەوانە ئەوەیە کە ئەو کەسێک کە قاتیلە لە ناو خەڵکیدا ئەو حکومەی خۆی وەربگرێ کەسێک دیفاعی لێ نەکە سە کابرا قاتیلە دەچێتە لای کەسێکی دەسەڵاتدار دەچێتە لای ڕئیس عەشیرەتێک یەکسەر پەنای دەدا یعنی ئەمە عیلاج نییە خۆ سولحەکە باشە کە دەکرێ وەسولح خەیرون خوای گەورە دەفەرمێ بەڵام دەبێ هەندێک شت هەیە کە ئێمە بەڕاستی دوای خاڵێککە ئەوەیە مامۆستا یعنی لەناو ئێمەدا هەندێک جار بە قسەکردنی قورئان و ئیسلام نییە یعنی ئێستا ئێمە جاری وایە بە نەفسی خۆمان دەکەین شتێک کە ئێمە ئارزوم لێتی ئەوە نەفسە ئەوە ئارزوی خۆمایی بۆ خۆم دەیکەم ئەوەی کە شەریعەت دایناوە ئەوە شەریعەتی خوایە کەواتە بە قسەکردنی ئارزوی خۆم لەگە بە قسەکردنی شەریعەت ئەمە بینیان زۆرە ئەگە خەڵکی بە قسەی شەریعەت بکە ئەگامان لە قورئان بێ لە فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیها برایەکان کوڕەکانی ئادەم ولا لئن بسطت إلي يدك لتقتلني ما أنا بباسط يدي إليك لتقتلك ضل أجر تو دس راب تشي بو من بن بكوجي أمن ناتكش يعني تماشاك غراب قال الرش ضل كسك ك خواي جورا باسي ذاك القرآن بيروس سوا إيش كشتو تناند أو فيري أو يكردو إنسان سون بشار دليتوا براكي خوي پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه و سلم لە هەر قەتلێکیش کە هەیە کوڕەکەی ئادەم شەریکە چکە یەکەم کەسە کە سونەتی قەتل و کوشتنیدانە بێگومان طبعا ئەم بابەتە بابەتێکی زۆر حساسە لەگەڵ ئەوە بەداخەوە بەشێکی زۆر لە مسلمانانیش و لە کەسی زۆر شارەزاش لەم بابەتە بەهەڵەدات چووە ئەوش ئەوەیە بەڕاستی ناکرێت لەم سیستەمی ئیسلامە ئەم سیستەمە ورد و منەظەمە مڕەتەبە تۆ بە کەیف خۆت بڕیار بدەیت بۆ ئەوەی جۆرێک لە فەوزا دروست بکەیت چونکە ئیسلام بە هیچ شێوێکی لەگەڵ فەوزادا نییە بە هیچ شێوێکی بەڵکو فەوزا چیە ئەوە ئێستا لە وڵاتی ئێمە بەتایبەتی ئەم لایەنە عەشایریەکە بەسەر هەندێک کەسدا زاڵە لە کاتی کوشتنەوەی کەسانێکی تر بڕیار بەوە دەدا کە کەسێک برام بکوژی ئەویش بیکوشتەوە یان کەسێک ئافرەتێک زینا بکە کەسێک بچی بیکوشتەوە ئەوانە بە قەتعی وەکو ابن تەیمیە و ابن القەییم لە هەندێک باردا بە ئیجماعی ناویانەوە کە کوشتن ئیلا دەسەڵاتی خەلیفەیە یان جێگرەکەی ئەگەر ئەوانە نەبوون لە مەذهەبی ئیمامی ئەبوو حەنیفە زۆر بە تەفاسیلی باسییان قەزیە دەکات چونکە 600 ساڵ مەذهەبی ئیمامی ئەبوو حەنیفە دەوڵەتداری پێکراوە باسی ئەو قەزیە دەکات کە ئەگەر بێت و خەلیفە نەبوویان جێگرەکەی ئەم قساسە تعطیل دەبی ئللا ئەگە حکوومەت بە شێوازی قانونی بیکەوە ئللا لەو تاک تعطیل دەبی چونکە ئەگەر بێت و ئەو دەسەڵاتە بدەیە تاک هەر کەسێک جنێوێکی بردا تۆ بچی بیکوژی و هەر کەسێک چوو ئافرەتێکی کوشتۆ بیکوژی ئافرەتێک چوو زینای کرد تۆ بیکوژیەوە ئەمە چ دروست دەبێت لە کۆتاییدا شەڕ دروست دەبێت خەسم دروست دەبێت و لە لای کوردەواری خۆمان پێ دەڵێن دوژمنداری هەیە یعنی فترێک لەوە پێش بڕوان پێ بکە من بۆ خۆم چوم سڵحێکم کرد 6 ساڵ بوو لەوە پێش کرابوو یعنی کەسێک کوژدا و پاش 6 ساڵ تا سڵحەکەمان کرد کە چەند کەسیان لە بیندا کوژدا بوو ئیدەن ئەمە ئیسلام ڕێی نەداوە ئەم دژایەتێ بکرێت بۆ چی چونکە ئەم دەسەڵاتەی داوەتە دەوڵەت کە ممارەسەی کوشتنی کە قاتیلەکە دەکاتەوە دژمنداری دروست نابێت خۆناتی دەوڵەت بکوژیەوە دوای دەوڵەت شخصیەتێکی معنەویە یعنی ئەوە نیە لەبەر هەندێک ئیسلام بە قەتعی ڕێی بەوە نەداوە کە هەر کەسێکی کوشتۆ بیکوژیەوە بێگومان ژیان تێک دەچی یعنی لۆ بۆ نمونە ئێستا کەسێک یەکێکی کوشتووە یعنی ئەتوو کە کەسێک دەکوژی دەبی عینی کەس بکوژی وانە النفس بالنفس هەتا دەکا کۆتایی بەڵام لێرەدا کەسێک دەچی براکەی دەکوشتەوە باشە براکەی هیچ نییە خاڵۆزاکەی دەکوشتەوە کەسێکی نزیکی ئەو دەکوشتەوە بنعامەکەی دەکوشتەوە ئەمە کارەساتە جارێت تۆ دەبی قاتیل ئەو کەسەی کە مەقتولە مەظلومە چونکە هیچ تاوانێکی نەکردووە وانە لەبەرەوە قورئان تەرکیزی لەسەر کردووە کە چێ کردووی دەبی ئەو بیکوشتەوە وەک کوشتنەکەش دەبێت دەوڵەت بیکە ئەو بکوژدێتەوە و دەبێت دەوڵەت بیکە ئەگەر تۆ ڕێبەوە بدەی هەر کەسێ مثل لۆ نمونە لەسەر قەزی مقدسات جنێودان بە هەندێک قەزی مقدسات تۆ ئەگە فتوا بدەی ڕۆژانە دەبی دەیان کەس بکوژی ئەمە وڵات تێکەچی دەبێت حاڵەتێکی فەوزا کە فەوزات دروست بوو
ئەمنیەت نامینێ حتى داوا نامینێ حتى دینداری نامینێ لای جەنابەت معلومە لە نەوەتەکان کاتێک کە شتێک نەبوو بە مناوە بەڕاستی کارەسات دروست بوو لە وڵات لەسەرەوەی کار کەسێکی دەکوژ لە معسکەر فڕی دەدا بەڕاستی بە کارەسات. ئەوەش هۆیەکەی دەکرێتە بۆ ناحاڵی بوون بۆ ناشارەزایی یان بە ناوی نامۆسکڕینەوە یان بە ناوی ئەوەی کەوا تۆڵە سنەوەیە یان بە ناوی قیساس ئایا قیساس شەرعی نیە بەڵێ شەرعیە ئایا خەڵکێکەوە برای کوژاوە بۆی هەیە خەڵکێک هەستی خەڵکێک بکوژێتەوە نەخێر ئەوەش ناشارەزاییە لە ئاینی ئیسلام ناتێگەیشتنە لە ئاینی ئیسلام و فەوزا دروستکردنە و تێکدانی بەڕاستی ئەمنی قەومیە ئاشتی کۆمەڵایەتی بەڕاستی بەوە تێک دەچێت کاتێکەوە خەڵکی کەتنێکی کردو و کارێکی کردووە کەسی بەرامبەر هەڵدەستێ بە کوشتن کۆتایی بە دۆستێکە دێنێ بەڵام بەڕاستی ئەوە هەڵەیە کاتێکەوە قیساس هەیە ئەگەر حاکمی ئیسلام هەبوو ئەگەر ئاینی ئیسلام بەرپاکرا ئەو کات حاکمی ئیسلام چەند کەسێک دادەنێ بە ئیسپات ئەگەر هاتو ئەو قەتلە لەسەر من ئیسپات بوو کەوا فڵان کەسم کوشتووە یان کامیرە هەیە یان شاهید هەیە یان اعترافی خۆم هەیە ئەو کات حاکمی ئیسلام دەمکوژێتەوە لەبەر چاوی خەڵکانێکی مسلمان نەوەک هەر کەسێک بە شەوی تاریک زۆر کەسی وایە بە هەڵە کوژراوە لە ئەنجامی ئەو دروستبوونی ئەو فەوزەوە ئەو فەوزایە ئەو ناحاڵی بوون و ناشارەزایی بوونە و زۆر جاری وا هەیە بۆتە هۆکارێک بۆ سندنەوەی ینی تۆڵە کەسێک ڕقی لە کەسێکە بە ناوی هەڵە دەکوژرێ بە ناوێکەوە نەزانراوە نەخوازراوە یان زۆر جاری وایە کەسی ڕاهێنراوە کەسی مدەڕەب ڕادەسپردرێ بۆی کەسێک بکوژێ مامۆستایەکی ئاینی بکوژێ کەسێکی خزمەتکارێکی ئەم خاک وڵاتە بکوژێ هۆکارەکەی دەجێڕێتەوە دەڵێەوە بە کاری نەخوازرا بوو قەزا و قەدەری خوا بوو داعمێکی سیارە بووە کارێکی هاتوچۆ بووە لەوانەیە بە مدەڕەبی ئەو ئینسانی کوشتووە لەبەرچیە لەبەرەوەی فەوزا دروست بووە هەر کەسێک ناتوانێت کەس بکوژێتەوە ئیلا ئەگەر هاتوو بڕیاری حاکم بوو حاکمی مسلمانان بڕیاریدا کە ئەو کەسە قاتیلە لە پێناو بکوژێتەوە و کەسی غەیری ویش نابێ بکوژێتەوە ئەگەر حاکمی ئیسلام هەبوو کەسی قاتیل دەهێنرێ بەڵام برایەکەی قاتیل نییە ئەمامەکەی تۆمەتبار نییە باوکی نابێ ئەو تۆڵەیە بداتەوە ئەو ڕەبەداخەوە بەهۆی ئەو فەوزایی کە دروست بووە ناموسکرینەوەیە یاخود خوێن وەرگرتنەوەیە خەڵکانێکی بێتاوان خەڵکانێکی بێگوناه بە شەوی تاریک بە بێ ئاگایی لە ناو ماڵ و مناڵی خۆی خەڵتانی خوێن کراوە کوژراوە لەبەر ئەوەی ئەوش بەداخەوە هۆکارەکەی بێیاسایی و بێقانونی و ناحاڵی بوونە لەو ئاینە پیرۆزە. بەڵێ ئێمە خۆی تۆڵە سەرنەوە قیساس لە قورئاندا خوای گەورە باسی کردووە بەڵام ئێمە پێش ئەوەی بیر لە تۆڵە سەرنەوە بکەین بە بیر لە عەفو بکەین یا عەفوشمان هەیە یعنی زۆر کەسەیە کاکە وەڵاهی ئەوە قیساس ڕاستە قیساسە دروستە بەڵام خۆگە عەفوی بکەی زۆر گەورەترە کەسێکی کوشتووە برایەکی ینی مەسەلەن توی کوشتووە خزمێکی کەسێکە باشە ئەو بنەماڵەیە ئەو دایک و باوکە ئەو برا بەڕێزە ئەگەر بچی وەڵاهی بڵێ ڕاستە ئەتوو برایەکی مت کوشتووە خزمێکی مت کوشتووە ماڵی ئێمەت کودڵێ لەناو بردووە مناڵی ئێمەت یەتیم کردووە خێزانت بێوێژت کردووە دایک و باوکە زەرک سوتاندووە بەڵام ئێمە ئەوە ناکەین وەرە ئێمە عەفوت دەکەین ڕای خوا یاوەرە با سوڵحێکی بکەین بە پارە بەش بەو شێوازە ینی ئەوە باشترە لەوەی کەوا ئەتوش بچی بە هەمان شێوە ئەو کابرایە بکوژێەوە ینی ماڵێکی دیکە کوێر بکەیەوە گوناه و تاوان بە تایبەتی کوشتن ینی وەڵاهی ئەو کەسێکەوە کەسێک دەکوژێ ینی زۆربەی هەرە زۆری بەعام هەر ئەو کاتە کە ئیشەکەی کرد پشمان دەبێتەوە لە کارەکەی پشمان دەبێتەوە بەڵام ڕاستە ئەگە کەسێک وەکو دەڵێ کەسێکی بەناحەق کوشت و یان مەسەلەن وەکو دەڵێ خۆشی پێ ئازایەتی بوو لێشی پەشیمان نەبوو ئەوە مەوزوعێکی دیکەیە ئەوە شتێکی دیکە بەڵام ئەگەر عەفو بکەین شتێکی باشە بەڵام لە هەمان کاتدا پرسیارەکەی جەنابەت ئەگەر کەسی ئەو کارە بکات و لەبری ئەوەی کەوە برایەکی وا لێ کردووە و یان باوکی وا لێ کردووە یان باوکی کوڕەکە بچی ئەو قاتی لێکرد بکوژیتەوە ڕێی پێدراوە و شتێکی لە ئیسلامدا دروستە بەڵام ئەگەرە حکمی ئیسلام هەبێ مەوزوعێکی دیکەیە ینی قازی بڕیار دەردەکە ینی حاکم قازی ئەگە حکمی ئیسلام هەبێ
بەڵام ئێستا تماشا دەکەی لەو هەرێمە و لە وڵاتە لەموو جیهاندا ئەنی حکمی ئیسلام نییە بڵێ وەڵاهی ئەوە قازی شەرعی هەیە و ئەوە هەیە و ئەنی قەناعەتە بێ ئەگەر قازی چەبێ لەگەڵ ڕێزمان بۆ قازی بۆ ئەوانە کابرا دەچی کودی واستێک دەکات لەو لای کەسێک دەبا عەلا کول ئیشەکەی یان دەگۆڕی یان بە شێوازێک بەنەوەیەک بەلایەکیدا دەبات بۆیە ئەگەر ئەو کەسەی کەوا کەسێکی لێ کوژرا بەنا حەق بەڵام ئەو کەسە بسی بیکوژیتەوە بە شێوازێکی ئەنی جوانیش بەڵام ها ئەوەش فەرقی هەیە ئەنی بە شێوازێکی جوان تۆڵی خۆی بکاتەوە نەک لە پێشچاوی خەڵک نەک مەسەن لە بازار نەک بە شێوازێکەوە ینی بەڕاستی ئەوەش ئەوە وەکو دەڵێ ترسێک دروست دەکات و شتەکە جوان نییە ئایا ئێستا ئەو کوشتنا هەیە یا مەسە ئەو کەسێکەوە قاتی لەو دەکوژرێ ڕاستە دەگیرێ لە سیزنەکان خزمەت دەکرێت بێ ئەوەی بڕیار دەدەسێ وڵا ئەوە لە بڕیاری لە سەردارەدانی بۆ دەرچوو بەڵام کەنگین جێبەجێ دەکرێت جێبەجێ ناکرێت هەر خزمەت دەکرێت هەر خزمەت دەکرێت لە ناو سیزنەکان و لە شوێنەکان هەتا ڕۆژێک دادێ عافاتێک دەردەچی ئەوە عافوی دەکرێت و خلاص کۆتایی پێدی ئەوەش ئەنی مەسەلەن کێشەکان چارەسەر ناکە ئەگە حکومەت بەو کارە هەستی ئەو ئینسانە کە دەگیرێت بە شێوازێک ئەنی بگیرێت و تۆڵی لێ بکرێتەوە بکوژرێتەوە ئەو شتێکی زۆر باشە ئەوە هەم لانی بەرامبەریش ئەنی یەکو دەڵێ دوور دەبن لەو قەتڵە لەو کوشتنا هەم ئەو فەوزاش کەم دەبێت دروست نابێت بەڵام بەو شتێ بەوەرزەی ئەگە حکومەت بەو کارە مهمە و گرنگی خۆی هەستی